عليكم دكتور. عليكم السلام ورحمة الله وبركاته. خواهی گەورە لێت ڕازی بێ ئینشاڵڵا. خوش بێ بە خواهی گەورە. خوا خۆشی بێن و لێمان ڕازی بێ یا ربی. دکتۆر گیان من پرسیارێکمەیە. بەڵێ. من کچێکی گەنجم، یعنی ئێستاکە لە سۆشیال میدیا ڤیدیۆکانی بەڕێزت ئێستا مەسەلەن تەواو بوو ڤیدیۆکانی جەنابەت دائەنن. باشە. ئیتر هەنێ کەسی خۆزانیت گوێنەدا و قسەی ناشرین و بە من بە تۆ ئاوە ئەڵێم نەحبە ناوم بەهۆی منەوە جمێن بە تو تێ قسەی ناشرین. گەرن دازابێ لە منەوە خوشتی من، تۆ کارێکی خێر دەکەی نەک شەڕ بکەی. شتێک کە دەزانیت هۆکاری بڵاوبوونەوەی ئاینی پیرۆزی ئیسلامە و یعنی کە تۆ بڵاوی دەکەیتەوە، خەڵکانێک لەولاوە دەست دەکەن بە جنێودان، خۆیان گوناهبار دەکەن و حەسەناتی خۆیان کە بیان بێت ئەوە بۆ من تۆی دەنێرن ئینشاءڵڵا، و خراپەی ئێمەش بۆ ئەوان دەڕوا کە حەسەنات و چاکەیان نەبێت. خەمن نەبێ هیچ تارێکی خراپ ناکەم، یعنی بەس ڤیدیۆکانی بەڕێزت دانیم و ئیتێتەوە. ئاسای خوشتی من، خوا ئەجرت بنووسێ بۆ خاتری ناو جوانەکان. یعنی ئێستا ئەم شەو بەرنامەیە کە لە خزمەت موسڵمانان داین، ئەوە تا هەر بەڕێزێک کە پرسیار دەکا بە جوێری توانای خۆمان وەڵامێکی شەرعی دەدەینەوە. ئێ باشە ئەمە خێرە یا شەڕە؟ خێرە. چەندێک من ئەجر و پاداشتم بۆ دەنووسرێ، هەر موسڵمانێکیش کە لە ڕێگای خۆیەوە بەرنامەکە دووبارە بڵاو دەکاتەوە شەریکی ئەم ئەجرەیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ من دل على خير فله مثل أجر فاعله. هەر کەسێ خێرێک نیشانی خەڵکدا، سە تۆ بۆ نمونە ئەم بەرنامەی ئەم شۆڕێک تۆش دەی لە پەیجەکەی خۆتە لە ئەکاونتی خۆتە بڵاوی دەکەیتەوە دیسان جارێک تر دەبیتە نیشاندەری خێر بۆ خەڵک، هەمان ئەجر فله مثل أجر فاعلی، فاعیلەکە منم کە ئێستا بەرنامەکە پێشکەش دەکەم، هەمان خێری من بۆ تۆش دێ ئینشاءالله تعالی، کە تۆش دەبیتە هۆکاری بڵاوکردنەوەی ئەو بەرنامەیە. خوا ئەجر نووسێ. بەڵام لەولاوە خەڵک جنێو بە من دەڵێ بە تۆی دەڵێ ئاسایی خوشتی بەڕێزم، یعنی ئەمە هەر هیچ نییە. دیارە کەسانێک یا لەبەر ئیلحاد و علمانیەت و بێدینیەکەیان چاویان هەڵنایە بە باسکردنی قورئان و حەدیث و ئاینی پیرۆزی ئیسلام، یا کەسانێک یعنی بە حسابی دیعای ئیسلامەتیش دەکەن بەڵام سەریان لێ شێواوە لا ڕێبوون جا بەرەو توندڕەوی بەرەو شلڕەوی، ئەوانیش حەز بە و میان ڕەوێتەی ئەهلی سونە ناکەن، ئەوانیش دیسان دەست دەکەن بە جنێودان. ئەمە هەموو بیضاعەکەیان ئەوەیان لە دەستدێ جنێومان پێ بڵێن چیتر بکەن. خۆ بەڵگەی پێ نییە بێ بەرامبەر قسەکان بڵێ ئەم قسەیات ئەم فتوایە هەڵەیە بە بەڵگەی ئەم ئاەتە بە بەڵگەی ئەم حەدیثە مسلمانان وریابن. نا دەزەکا بە جنێودانت، بە تەکفیرکردنت، بە تەبدیعکردنت، تەفسیقکردن ئەویان لە دەستدێ با بیکەن. بەس ئەی کە کردیان چی؟ کە کردیان الحەمدولله ڕۆژێک هەیە کە ڕۆژی دواییە بە نەسی فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ ئەتەدرون من المفلس فيكم، دەزانن چێ مفلیسە؟ قالوا المفلس فينا من لا درهم ولا دينار ولا متاع. مفلس ئەو کەسەیە کە نە دیناری دەمێنێ نە درهەمی دەمێنێ. هەندێک کەسانێک تاجرن بازرگانن زەرێکی گەورە دەکەن، ئێستا نە پارەیان دەمێنێ نە سەیارەیان دەمێنێ نە خانوویان دەمێنێ نە کەلوپەلی ناوماڵ، هەر یەکەی دێ و شتێک دەبات. مفلیسە ئەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمی من مفلیسی دنیا ناڵێم، مفلیسی قیامەت ئەو کەسەیە کە جنێو بە فڵان دەدا، قسەی سوک بە فڵان دەڵێ، غیبەتی فڵان دەکا، بوهتان بۆ فڵان دەکا، سوکایەتی بە فڵان دەکا، زۆر چاکە. ڕۆژی قیامەت هەر یەکێک لەوانەی کە جنێویان پێدراوە لەلایەن ئەوە، غیبەت کراون لەلایەن ئەوەوە، دێن حەسەنات دەبەن، خوای گەورە چاکەی ئەو کەسە دەداتە ئەو کەسانەی کە قسەی پێوتون. ئەگەر چاکەشی نەبوو خوای گەورە خراپەکانی ئەوان هەڵدەداتە سەر ئەو. جا من دەڵێم ئەگە کەسێک ئەوە بەرامبەر 1000 کەسکە، هەر 1000 کەسەکە خاوەنی حەقن لەسەری. ئەی ئێستا 1000 کەس بەرامبەر کەسێک بیکەن، بۆ نمونە بەرنامەیەکی ئاوا کە دەکرێت ڕاستەوخۆ لەوانەیە 100 کەس جنێومان پێ بڵێت، دەی دەڵێم یا ڕەبی سوپاس بۆ تۆ، ئەوە هەدیەیەکە بۆمان دێ بەبێ ئەوی پێشیەوە ماندوو بووین. دەی کاکە تۆ ئەمڕۆ لەوانەیە نوێژت کرد بێت کە جنێو بۆ من دەڵێ ئینشاڵڵا نوێژەکەت بۆ من دێ، تۆش بەش کۆم ڕۆژی سونەتت گرت بێت ئینشاڵڵا هەر بۆ من دێ، و فڵانە کەس تۆ لەوانەیە ئەمڕۆ هیچ چاکەیەکت نەکرد بێ بەڵام ڕۆ من خراپەیەکم کردووە ئەو ئینشاڵڵا بۆ تۆ دێ. الحەمدولله، يعني مرحبا بحسنات لم أتعب عليها. حسني بصري رحمتي خوای گەورەی لێ بێ دەیفەرموو یاخوا بەخێر بێت چاکە و حەسەنەیەک کە من خۆم پێوە ماندوو نەبووم، کەسێکتر پێوە ماندووە بەڵام بۆ من دێ. بۆیە بەوە بێتاقەت مە بە خوشی بەڕێزم، خەڵک جنێو دەدا، خەڵک قسەی سووک دەکا، ئەمانە هەمووی لە مەسلحەتی خۆمانە ئینشاءڵڵا بۆ قیامەت بە پشتیوانی خوای گەورە. ئێمە ئیشمان هیدایەت و نەسیحەتی خەڵکە بەخوا خێرمان بۆ هەمویان دەوێت، حتى ئەوەی ملحدە، حتى ئەوەی کە بێدینە، ئەوەی کە یعنی گومڕاو سەر لێ، وەڵڵاهی خێرمان بۆ دەوێت. بە هەمووی دەڵێن کاکە ئەمە ڕێگای خوایە، ئەمە ئیسلامە، ئەمە سونەتە، دەستی پێوە بگرن. ئێکە دەستی پێوە ناگرێت لە جیاتی سوپاسکردن جنێوت پێ دەڵێ با بێڵێ ئەوە با ساردمان نەکاتەوە ئینشاءڵڵا. ڕۆژێک دێ کە
خی پەروەردگار میزانی عدل دادنێ فلا تظلم نفس شيئا وإن كان مثقال حبة من خردل أتينا بها وكفى بنا حاسب. مثقال ذريك حبيك ظلمت بەرامبەر کرابێ إلا خی گەورە بۆ دووەردەگرێتەوە. بارك الله فيكم.